هەز و سڵاو بۆیە و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆ سێ بابەتمان بۆ ئامادەکردوون. یەکەمیان دەربارەی ڕەفراندۆمی قانونی ئەساسیە کە لەلایەن میر حوسێنی موسەویەوە ڕاگەیاندرا. بزانین ئەم ڕەفراندۆمی قانونی ئەساسیە خۆشباوەڕیە یان فریوکاری. پرسی ڕەفراندۆمی قانونی ئەساسی جارێکی دیکە لەسەر زاری میر حوسێنی موسەوی و ژمارێک لە ڕۆشنبیران و هەڵسوڕاوانی سیاسی کە بەشێکیان پێشینەی کاریان لە ئۆرگانە حکوومەتیەکاندا هەیە هاتوۆتەوە گۆڕێ. تا ئێستا دوو بەیان لەم بابەتەوە بڵاوبووەتەوە. یەکەم جار نییە کە ئەم بەناو ڕێگەشارەیە دەخرێتە بەردەم کۆمەڵانی خەڵک لە ئێران. ئەو تەرحا لەگەڵەوەدا کە عەمەڵی نییە، بەڵام نەفسی هێنانە گۆڕی زیانەکانی خۆی هەیە. واقعیە دەوەیە کە ئەم حرەکەتە لە ڕاستیدا شتێک نییە بێجگە لە هەوڵدان بۆ داخستنی ڕێگای شۆڕش بەڕۆی خەڵکێکدا کە لە حاکمیەتی ئەم ڕژیمە وەزاڵە هاتوون. داڕێژەرانی گەڵاڵەی ڕەفراندۆمی قانونی ئەساسی خۆیان باشتر لە هەر کەسێکی تر دەزانن کە ئەو حاکمانەی کە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیان بەدەستەوەیە لە هیچ بارودۆخێکدا ڕازی نابن ئەم یاریە بەڕێوە بچێت و بەم شێوازە دەسەڵات بەرنادە. بەڵام بە ئاگاداربوون لەم ڕاستیە هیوادارن ڕەنگە بەوەها گەڵاڵەیەک بتوانن خەڵکی وەگیان هاتوو لە دەستبردن بۆ شۆڕش و تێکشکاندنی بناغەکانی ئەم ڕژیمە سارد بکەنەوە. ئەوان باس لە گواستنەوەی هێمنانەی دەسەڵات دەکەن. دەبێت پرسیار بکرێت ئایا مەگەر تا ئێستا چەند جار بە تایبەتی لە ساڵەکانی 96 98 و 1401دا جەماوەری خەڵک بە شێوەی ئاشتیانە نەهاتوونەتە سەر شەقامەکان؟ کێ ئەوانی سەرکوت کرد؟ کێ بە هەزاران کەسی لەوان زیندانی کرد و کێ ژمارەیەکیانی لە زینداندا لەژێر ئەشکەنجەدا کوشت و ئیعدام کرد؟ کێ مانگرتن و ناڕەزایەتی ئاشتیانەی کرێکاران ئەداتە بەرهێرش و زەبر و زەنگ؟ چ دادگایەک حکمی شەلاق بوو ئەو کرێکارانەی کە داوای سەرەتاییترین مافەکانیان دەکەن دەردەکات؟ چۆن دەکرێت پێمان وابێ ئەوانەی کە لە پرۆسەیەکی 47 ساڵەدا هەموو جومگەکانی ئابووری و سیاسی ئەم کۆمەڵگایان لە اختیاردایە، ئەوانەی کە مافیایەکی گەورەی ئابووریان لەبەردەستدایە، ئەوانەی کە دەستیان بە خوێنی هەزاران کەس لە کۆمۆنیستەکان و ئازادی خوازانی ئەم کۆمەڵگایە سوورەوە بە کورتی، ئەوانەی کە بە تاوانی جەنایەت لە دژی بەشەریەت لە سپەی ڕۆژی ڕوخانی دادگایی دەکرێن، دڵخوازانە ڕازی بە بەڕێوەچوونی گشت پرسێک دەبن کە ئامانجی دیاریکردنی شێواز و جۆری حکوومەتی داهاتوویێران بێ. ئەو کەسانەی ئەم پرسیان هێناوەتە گۆڕێ گویا تازە لە خەو هەستاون و باز لە تەجروبەی 47 ساڵەی ئیسلاح پەزیر نەبوونی نظامی کۆماری ئیسلامی دێنە گۆڕ. لە بیرمان نەچێت کە هەندێک لە واژۆکارانی ئەم بەیانیەیە لە داکۆکیکارانی سەرسەختی ئیسلامێکن کە گۆیا شانوشکە و کەرامەتی ئینسان دەپارێزن و هێندێکیان لە دیفاع لە شەریعەتی ئیسلامی کە گۆیا هیچ ناکۆکیەکی لەگەڵ مافەکانی ژنان نەبووە کاتی خۆی بەرۆیان دادڕی. لە ڕاستیدا کە حکمەتی تەرحی ئەم دروشمە لەم خۆناغی ئێستادا ئەوەیە کە بۆنی شۆڕش گەیشتۆتە سەر لووتیان. گروپی واژۆکارانی ئەم بەیانیەیە لە بارودۆخێکدا کە جەماوەری بەرینی برسیەکان خوازیاری نان و ئازادین دەست بەکار بوون و خەڵک لە شۆڕژە ترسێنن. ئەوان هەوڵەدەن تا بە خەیاڵی خۆیان ڕێگایەکی کورت و ئاسان بۆ گۆڕینی دۆخی ئێستا پیشان بدەن کەوە لە باشترین حاڵەتدا خۆشباوەڕیەکی ساویلکانەیە و ئەوان دەزانن کە نیزامی حاکم لە بنبەستێکی ئابووری و سیاسی گەورەدا گیری خواردووە و ئاسۆی شۆڕشی داهاتوو دەرکەوتووە. ئەوان بە دروشمی گشتپرسی دەیانەوێ بۆ بەرگرتن لە ڕوودانی شۆڕشی داهاتوو دەور بگێڕن. وەک هەمیشە بە پێی ئەو خۆشباوەڕیە دەبێت خەڵک بڕوا بکەن کە گۆیا دەکرێت داوا لە سەرکوتگەرانی خەڵک بکرێت بە شێوەی ئاشتیانە دەسەڵات بەردەن. سەرجەم باڵەکانی ئۆپۆزیسیۆنی ڕاست لە ناوە لە دەرەوەی وڵات لە بابەتێکدا هاوبەشن، ئەویش ترساندنی خەڵکە لە شۆڕشێکی کۆمەڵایەتی. زۆربەی ڕەهای جەماوەری خەڵک لە ئێران خوازیاری نەمانی ڕژیمی ئیسلامین بە هەموو پێکاتە و دار و دەستەکانیەوە. ئەمەش تەنیا بە هاتنەمەیدانی چینی کرێکاری شۆڕژێڕ، بە هاتنەمەیدانی بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان و بە هاتنەمەیدانی خەڵکی وشیار و ڕێکخراو دەستە بەردەبێت. فەرمون ناوبڕێک وەربگرن دێمە وڵاتان بە بابەتێکی ترەوە. برای ما مقدس
نفسم بیا رها شویم به سوی عقاب هم بیا که این زبانه های خشم شعله میکشم بیا رها شویم بیا رها شویم بیا رها شویم از یوغ جور بیا که نسل ما برای حق ما برای درد ما کشته میشوند بیا که هرچه بود و هست و نیست را بشکنیم بیا که زنجیر مردگی ها بشکنیم بیا که در خیابان غریب نمانده بیا که ما بدون شک همه از یک تنیم بیا به جنگ زور بیا به جنگ جور بیا که کوچه ها برای نسل توست بیا که این وطن بدون مرد و زن بدون ما شدن یک وطن نیست بیا که در پوستم گلوله می‌رود بیا که قلب من بدون تو نمی‌تپد بیا ببوسمت که بوسه اعتراض ماست بیا که این بوسه ها سلاح دست ما به راه من بیا به راه من بیا کنار من بیا تا بگذریم برای نسل ما از این گلوله ها کنار من بمان تا بگذریم جنگ جنگ تا پیروزی 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 تەپوتۆزی شەڕ دەنیشێتەوە و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەبوژێنەوە. دوای شەڕی 12 ڕۆژە ڕەوتی گەشەکردن و بەرەو پێشچوونی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئێستا دەستی پێکردوێتەوە. هەر بەو پێەیە نیگەرانی پەرەسەندنی ناڕەزایەتی جەماوەری سەرتاپای ڕژیمی داگرتووە و لە وەڵام بەم نیگەرانیە گومان لەوەدا نییە کە ڕژیمی ئیسلامی توانایی هیچ ڕادەیەک لە باشترکردنی ئاستی ژیانی خەڵکی نییە بە تایبەت ئێستا ئیتر ئامرازی فریودانیشی لە دەستاوە. لە ئاوا بارودۆخێکدا ڕژیمی کۆماری ئیسلامی شمشێری لە دژی خەڵک لە کاڵان دەرکێشاوە و تەنیا شکردێک لە بەردەستی دامابێت بەکارهێنانی زۆر و سەرکوتە. بەڵام ڕاوێژکارانی دوورەندێشتری ڕژیم هۆشداریە دەن کە سەرکوت ئەگەرچی پێویستە بەڵام جوابدەرەوە نییە و پێشبینی دەکەن کە ڕۆژانی تۆفانی تر لە داهاتوودا لە ڕێدایە. ڕژیمی کۆماری ئیسلامی ئەگەرچی هەوڵەدات تا هەموو زەرفیەتەکانی ماشێنی سەرکوت و جەنایەتی پیشان بدات بەڵام لە عینی حاڵدا دەبێ لە مێژووەوە فێر بوو بێت کە سەرکوت و جینایەتکردن ئاستێکی بەرتەسکی هەیە و ناکرێت بە پشتبەستن بەم ئامرازە بەر بە سێڵاوی خڕۆشاوی جەماوەری وەگیان هاتوو بگیرێت. لەمڕۆ بە دڵنیاییەوە دەکرێت بوو وترێت ئەم سیاسەتە مەحکوم بە شکستە یان ڕەنگە باشتر بڵێت کە پێویستە تووشی شکستی یەکجارەکی ببێت. ئەم جارە دەبێت ئەما خێزە جەماوەریە بە وشیاری و لێهاتووی و کاری بیرلێکراوە و بە بەرنامە بۆ دانرا و بڕواتە پێشەوە. ڕێکخراوبوونی لە ئاستی جەماوەری وەک پێویستیەکی حاشاڵ هەڵنەگەر ئاوێتە بە ڕەچاوکردنی کۆمەڵێک هەنگاوی تاکتیکی و سیاسی وشیارانە بەرەو پێشبردننی و بزوتنەوە کۆمەڵایەتیانە کە ڕژیم بە هاسانی ئیمکانی ماڕنۆڕ و چاوترسێنکردنیانی نییە دەتوانێت لە گەشە سندن و بەرینایی خۆیدا ڕژیم بە چۆک دابێنێ. لە ڕاستیدا سەرەڕای کەسبوونی ناڕەزایەتیە گشتیەکان ڕژیمی ئیسلامی بە گشت باڵەکانیەوە مەترسی لە نێوچوونی لە بن گوێی خۆی هەست پێکردووە. ئاخێزی ژن ژیان ئازادی خەونوچکەی لە سەرانی ڕژیم پەڕاندووە. ڕژیمی ئیسلامی هەستی کردووە کە تەنیا بە لە مەیدان و دەرنانی هەڵسوڕاوان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ناکرێمانەوەی خۆیان زەمانەت بکەن. لەمڕۆوە ئاستی سەرکوتی خۆیان بەریتر دەکەنەوە. وتمان کە ئەم سیاسەتەی ڕژیم مەحکوم بە شکستە. ناسینی دەقیقی ئەم ڕاستیە سەرەتایەکە بۆ پوشەڵکردنەوەی سیاسەتی سەرکوتی ڕژیم. هەر بۆیە پێویستە ئامادەکاری بۆ ئەم شکستە بکرێت. ئامادەکاری بۆ ئەم کارە هەڵگرتنی هەنگاو بە هەنگاو لە مەسیرێکدایە کە سەرنجام ماشێنی سەرکوتی ڕژیم ئیفلیج و ناکارامە دەکات. چینی کرێکار و بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران دەبێ خۆیان بۆ نەبەرد لەگەڵ دوژمنێکدا ئامادە بکەن کە سازماندراوە و ئامرازە سەرەکیەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە. سەرکەوتن لە وەها نەبەردێکدا پێویستی بە وشیاری بە ڕێکخراوبوون بە ڕێبەری و بە استراتیژی ڕوون هەیە. ئەگەر ئاخێزی جەماوەری هەڕەشەر لە ڕژیم دەکات ڕژیمێک
کە بارودۆخێکی دژواری بەسەر ژیانیاندا سەپاندووە ڕێگایەکی دیکەی بێژگە لە بەرەوڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵاوە ڕژیمێکدا نەماوەتەوە. لە ئاو بارودۆخێکی دژواردا زۆر سروشتیە کە کاردانەوەی ڕژیمیش هاوتەریب لەگەڵ ئاستی مەترسیەک بێت کە هەستی پێکردووە. بۆیە مەترسی لەم شێوەیە و لە ئاوە ئاستێکدا لەلایەن هەڵسوڕاوانی بزوتنەوە پێشەوە کۆمەڵایەتیەکان و جەماوەری تێکۆشەرەوە ڕێگا و شێوازی تایبەت بە خۆی دەخوازێت. دەبێت کارەکە لە جێگەیەکەوە دەست پێ بکرێت کە سیاسەتی ترساندن و چاوسورکردنەوەی ڕژیم لەوێدا کارایی نییە. مانگرتنی کرێکاران لە ناوەندە کرێکاریەکان، مانگرتنی گشتی بەردەوام ئەو جێگایانن کە سێحری ڕژیم لە پەیڕەوکردنی سیاسەتی ترساندن و تۆقاندندا پوچەڵ دەکاتەوە. ناوبڕێک وەربگرن بە دوا بابەت لە نووسینی بەڕێز سازیان شەهید تاڵیب دەمولات. توفانی شورش استاوه تیرشی رشیده و ناش لولاوه تلکین لا یادادی و لا پری آغای سوری دادی من شکوا آواری حمد بلا ماری دیدن باجوری کین واسطاوی منان همو شروع گرواری ستنگری بیروانه دوا هدا هدایا هستینەی کۆمەڵانی دیر و چەوسەوە بەس یادەنگانە و دەنگدەی لە دنیاە هزمان لە یەکگرتندایە یەکگیری هاواری هەڵمەت بەلاماری دیرە باجێری کەینەوە سەرچاوەی مەینان هاتوو شەڕ و تێرەواری و ستەمگەری پێڕاونەیەکەوە هەتا هەتایە و بانگەکەینا تاشیداگو با دەنگە دەنگی یەکتر کەرگەرم بەکۆ با هیچ دیوارێ بەربەم دەنگە نەنگی هزمان لە یەکگرتندایە یەکگیرین هاواری هەڵمەت بەلاماری دیرە باجێری کەینەوە سەرچاوەی مەینان هاتوو شەڕ و تێرەواری و ستەمگەری پێڕاونەیەکەوە هەتا هەتایە ستمکاری و حکمی سرمایه تگدن بیروخینین لریشی بینین بس یادنگانا و دنگ دنیای هزمان لیکگرتندایە یەکگیری هاواری هەڵمەت بەلاماری دیرە
بیارین آور که سنگی جماور یک بین را بین برزگاری بشر هستیم که زندگی بیدی بشنی آزادی و برابری با جهان ببین. بەڕێز سازیان شەهید تالێب نووسراوەیەکی هەیە لەژێر سەردێڕی بۆ ئەوەی ژن نەکوژرێت تکایە بێدەنگیان بکەن. بەو شێوەیە دەستی بە نووسینەکەی کردووەڵە هەواڵەکانی کوشتنی ژنان لە کوردستان لە زیادبووندایە. ئەوەی جێگەی مەترسیە بێباکی و بێخەمی لایەنە پەیوەندیدارەکانە تەنانەت لە بڵاوکردنەوەی ئاماری قوربانیاندا سەڵ دەکەنەوە و بەڕاستی ئەو ئامارانە ناخەنە ڕوو. بیانوەکان بۆ کوشتنی ژنان زۆرن. کارگەیشتوێتە ئەوەی کوشتن لە ژێر پەردەی پاراستنی شەرەف نەماوە بە بەڵگەی ئەوەی ئێستا لە پێناو ئەوەی ژنێک نایەوێت شەرەفی لەکەدار بکرێت دەکوژرێت. کوشتنی دوو خوشکی پزیشک لەگەڵ دایک و باوکیان بەڵگەی و ڕاستیان کە کوردستان بۆتە مۆڵگەی پیاوکوژان کە بە ئارەزووی خۆیان بەناو شەقامەکاندا پیاسە دەکەن. بە بیانووی نەبوونی بەڵگەی پێویست ئازاد دەکرێن و بە بەرچاوی کەسوکاری قوربانیەکانەوە دێن و دەچن. بەداخەوە فتوای نادروست و بەناو ئیسلامیەوە دەردەکرێن کە توند و تیژی گەورەی لێ دەکەوێتەوە. پاڵنەرەکانی پشتی کوشتنی ژنان ئەگەر جارێک ناحاڵی بوون و تێنەگەیشتن و عەقڵی چەق بەستووی زۆرینەی پیاوانی کۆمەڵگە بێت، چەندین جار بە هۆکاری وتار و هاتوو هاواری هەندێک لە پیاوانی ئاینیەوەیە کە بەردەوام مینبەرەکانیان کردوتە باسی ژن و شەرەف و ئەو ئەخلاقەی ئەوان پێوەریان بۆ داناوە. بەوەشەوە ناوەستن مینبەرەکانیان گواستێتەوە بۆ نێو سۆشیال میدیا و ماف بە خۆیان دەدەن دەست ببەن بۆ تەواوی ژیانی ژن و بە ئاشکرا کۆت و بەندیان کردوتە دەم و دەست و چاو و بیرکردنەوەی ژنانەوە. ئەوەی جێگەی سەرسوڕمانە بەشداریکردنی پیاوان و گەنجان لە ناو ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەدا بەو ئاراستەیە کە بیریان چۆتەوە ژن، دایک و خوشک و هاوسەریانە. ژنانێکیش کە بوونەتە زمان حاڵی بەناو مەلا و ئەو پیاوە ئاینیانەی تەنها باسی ژن و شەرەف دەزانن، هێنانی ژنی دووەم و زیاتر بووەتە بەشێکی باسەکانیان و دوجار لێکەوتەی لەم جۆرە ئەم جۆرە کوشتنانەی لێ دەکەوێتەوە. خۆگەر ژیانی خۆشیان سیر بکەیت پڕیەتی لە نایەکسانی و ناڕوونی و چاواشەکاری بە ئاشکرا لە چاوپێکەوتنەکانی خۆیاندا ئەوە باس دەکەن. خۆیان نایانەوێت ژنی دووەم بهێنن، بەڵام لە وتارەکانیاندا هانی پیاوان دەدەن بۆ ئەوەی ژنی دووەم و زیاتر بهێنن. بەمەش خێزانەکان لەبەر یەک هەڵدەوەشێنەوە. لە جیاتی تەبایی و یەکڕێزی خێزان دەبینین تند و تیژی و لێدان و جیابوونەوە و تەلاق و دوجار سەرکێشە بۆ کوشتنی لێ دەکەوێتەوە. لەبارەی منداڵ و داهاتوو ژنان هەر باس ناکرێت. پاڵنەرەکانی پشت کوشتنی ژنان ئەگەر جارێک ناحاڵی بوون و عەقڵی چەقبەستووی زۆرینەی پیاوانی کۆمەڵگە بێت، چەندین جار بە هۆکاری وتاری هەندێک لە پیاوانی ئاینیەوەیە. دەمانەوێت لێرەوە ئەوە بپرسین، ئایا منبەری مزگەوت و کامێراکان و سۆشیال میدیا تەنها بۆ ئەوە کراوەهانی تند و تیژی پێ بدرێت، یان تەوەری قسەکردنەکانتان تەنها لە دەوری ژن بخولێتەوە؟ ئەی بۆ کەسێکتان گوێریەوەتان نییە لەسەر هەموو ئەو نایەکسانیانەی دیکە قسە بکەن کە پەیوەندیان بە قوتی خەڵکی هەژار و کەم دەرامەتەوە هەیە. ڕۆژانی دواکەوتنی موچە و خواردنی مافی موچەخۆران کەس ناتوانێت لێی ناڕازی بێت و کام پیاوی ئاینی بوێری ئەوەی هەیە کە پەنجە بخاتە سەر برینی جەستەی ئەم نیشتمانە کە ڕۆژانە بردومان دەکرێت و سنووری هەرێم دەبەزێنرێت و خاک و گوند و زەوی دەسووتێت. کەچی هیچ کام لەمانە ناوێرن هیچ کاردانەوەیەکیان هەبێت لێرە لە هەرێمی کوردستاندا. تا ئێرە و ئەوە بەس و پێویستە کە سنوورێکدا بنرێت بۆ وتار و لێدوانی تەواوی ئەو بڵاوکراوە و گرتە ڤیددیوانەی لە نێو سایت و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە ژێر پەردەی ئیسلام و بەناوە جۆرا و جۆرەکانی چاکسازی کۆمەڵایەتیەوە خۆیان دەکەن بەناو هزری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا. پێویستە داواکاری گشتی لەسەر ئەوە بێدەنگ نەبێت و مەرجەکانی وتاردان و قسەکردن لە سۆشیال میدیا و سنووردار بکرێت، یان کەسانی شارەزا و پسپۆڕ بتوانن بە مۆڵەت و ڕێگەپێدانی وەزارەتی ئەوقاف وتارەکانیان پێشکەشکەن. هەمووەمانە لە پێناوی ئەوەی خێزانەکان بە ئارامی بژین دوور لە هەر جۆرە تند و تیژیەک وەژنان بتوانن لە ئارامی لە ناو ماڵەکانیاندا ببنە دایک و خێزان و خوشکێکی تەندروست و سەرکەوتو.
لدفتری قوتابخانەم لەسەر تەختەی ناو پۆلەکەم لەسەر درەخت لەسەر لوم و لەسەر سەهۆڵ لەسەر بەفری تازە و سپی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لە لاپەڕی بۆر و نووسراو لە لاپەڕی سپی و بێناو لە بەرد و دەر دەر و دیوار دەر و دیوار لەسەر مەشخەڵی کڵپەدەر ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لەسەر وێنە و نەخشی زێڕین لەسەر چەکی جەنگاوەرە لەسەر تاج و تەختی زێڕین لە جەنگەڵ و دۆڵ و بیابان لەسەر پینەی بەرگی خاکیم لەسەر شەتاوی مانگە شەو لەسەر مەچەکی ماندوویم ناوت ئەنووسم سەربەستی ناوت ئەنووسم سەربەستی لەسەر کێڵگە و لەسەر ئاسۆ لەسەر پەڕ و باڵی مەلان لە ڕەنگ و بۆنی کازیوا لە عارەقی خەستی زەریان لە دیوار و تەختەی دەرگام لە هەر شتی بەنرخەلام لە شەپۆلی گڕی پیرۆز ناوت ئەنووسم سەربەستی ژن ژیان ئازادی زان زندگی ئازادی ژن ژیان ئازادی زان زندگی ئازادی ناوت ئەنووسم سەربەستی بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێ سەرنجی ئەوەی ئازیز بوو بێت و کەڵکی پێویستی لێوە بگرن تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێر